بیرکەرانی عزیزی تەلەڤیزیۆنی کۆمەڵە لەگەڵتانی بۆ گەشت هەواڵەکانی ڕۆژی هەینی ئێستاش سەردێڕی گرنگترین هەواڵەکان. دەست بە سەرکرانی 6 هاوڵاتی خەڵکی گوندی نێی، برینداربوونی کۆڵبەرێک بە تەقەی هێزەکانی ڕژیم لە سنووری بانە، سازکردنی دۆسیەکی نوێی قەزایی دژ بە ڕۆژنامەنووسێکی خەڵکی شاری کرماشان، کوژرانی بەکرێگیراوێکی ڕژیم لە سەوڵاوە و سەپاندنی حکمی قورسی قەزایی بەسەر هاوڵاتیەکی کوردی خەڵکی خوڕاسان. درێژەی هەواڵەکان دەست بە سەرکرانی 6 هاوڵاتی خەڵکی گوندی نێی بەرەبەیانی ڕۆژی پێنجشەممە 15 گەلاوێژ 1405 هەتاوی 6 هاوڵاتی کوردی خەڵکی گوندی نێی سەر بە شارستانی مەریوان لەلایەن هێزانامنیەکانی ڕژیمی کۆماری ئیسلامیەوە دەست بەسەر کراون. بە پێی راپۆرتەکان هێزە سەرکوتکەرەکانی ڕژیم بەبێ نیشاندانی هیچ جۆرە بەڵگەیەکی قەزایی بە شێوەیەکی بە کۆمەڵ هەڵیان کوتاوەتە سەرماڵی ئەو هاوڵاتیانە و پاش دەست بەسەرکردنیان بۆ شوێنێکی نادیار ڕەوانەکراون. ناسنامەی ئەم 6 دەست بەسەرکراوە بریتین لە زانیار ئەسەوار، ئاریا مەعروفی، پشتیوان تاتار، سامان خوسرەوی، هاوڕێ پەروانە و سارۆ ڕەوشەنی کە سەرجەمیان دانیشتی و گوندی نێی مەریوانن. شایانی باسە تا کاتی داڕشتنی ئەم هەواڵە هیچ زانیاریەکی ورد سەبارەت بە هۆکاری دەست بەسەرکران و ئەو تۆمەتانەی خراوەتە پاڵیان لە بەردەستدانیە و هەروەها شوێنی ڕاگررتنی ئەو کەسانە بە تەواوەتی نادیارە و وەڵامدانەوەی ناوەندە ئەمنیەکان نیگەرانیەکانی بنەماڵەکانیانی زۆرتر کردووە. برینداربوونی کۆڵبەرێک بە تەقەی هێزەکانی ڕۆژیم لە سنووری بانە. ڕۆژی چوارشەممە 14 گەلاوێژ 1405 هەتاوی کۆڵبەرێکی تەمەەن 45 ساڵی خەڵکی شارۆچکەی ڕەبەتی سەردەشت بە تەقەی هێزەکانی پاسەوانی سنووری ڕژیمی کۆماری ئیسلامی بریندار بووە. بە وتەی سەرچاوەکانی هەواڵ ئەو هاوڵاتیە بە ناوی حەسەن مستەفازادە کاتی کۆڵبەری لە ناوچەی هەنگەژاڵی بانە لەلایەن هێزەکانی ڕژیمەوە دراوەتە بەر دەستڕێژی گولە و پاش گواستنەوەی بۆ نەخۆشخانە بەهۆی سەختی برینەکانی ڕەوانی نەخۆشخانەیەکی تایبەت لە تەورێز کراوە. سازکردنی دۆسیەیەکی نوێی قەزایی دژ بە ڕۆژنامەنووسێکی خەڵکی شاری کرماشان. دەستگای قەزای ڕژیمی کۆماری ئیسلامی دۆسیەیەکی نوێی دژ بە عەلی پورداراب ڕۆژنامەنووس و چالاکی خەڵکی شاری کامیاران پێکهێناوە. بە پێی راپۆرتەکان ڕۆژی شەممە دەیگەلاوێژ 1405 هەتاوی بانگێژنامەیەکی فەرمی بە مەبەستی ئامادەبوون لە دادگای ڕژیم بۆ ئەو ڕۆژنامەنووسە دەرچووە. بە پێی دەقی ئەم ئاگاداریان ناوبراو دەبێت لە ماوەی 5 ڕۆژ پاش پێکگەیشتنی نامەکە خۆی بە ناوەندی قەزاییەکان بناسێنێت. عەلی پورداراب یەکێک لە ڕۆژنامەنووسە سەربەخۆکان و چالاکانی مەدەنی شاری کرماشان کە بەردەوام ڕوبەڕووی گوشاری ناوەندامیەکان بۆتەوە. ناوبراو لە ساڵانی ڕابردوو بە شێوەیەکی بوێرانە خەریکی ڕۆماڵکردنی هەواڵەکان و بە دوواداچوونی دۆخی یاساییەکیان بەختکردووان و ناڕەزایەتی سەرتاسەرەییەکان و بنەماڵە دادخوازیەکان بووە. کوژرانی بەکرێگیراوێکی ڕژیم لە سەوڵاوە. بەیانی ڕۆژی پێنجشەممە 15 گەلاوێژ 1405 هەتاوی یەکێک لە ئەنجامانی کۆن و بەکرێگیراوی سپای پاسدارانی ڕژیمی کۆماری ئیسلامی لە شارۆچکەی سەوڵاوە کوژرا. بە پێی راپۆرتە بڵاوکراوەکان ناسنامەی و بەکرێگیراوی ڕژیم محەممەد عەلی ڕەحیمزادە ناسراو بە محەممەد عەلی عارف ڕاگەیاندراوە کە لە گوندی سەرروپێری سەر بە شارۆچکەی سەوڵاوە کوژراوە. سەرچاوە ناوخۆیەکان ئاماژە بەوە دەکەن کە ناوبراو یەکێکە لە هێزە بەناوبانگەکانی ڕژیم بۆ ڕۆڵێکی بەرچاوی لە سەرکوتکردنی خەڵکدا هەبووە. سەپاندنی حکمی قورسی قەزایی بەسەر هاوڵاتیەکی کوردی خەڵکی خوڕاسان. بە پێی دوایین زانیاریەکان لە درێژەی گوشارەکانی ناوەندە قەزاییەکانی ڕژیم بۆ سەر هاوڵاتیان دەستگای قەزای ڕژیمی کۆماری ئیسلامی سزایەکی قورسی بەسەر ئەمیر حوسێن ئەفرا لاوی کورد و خەڵکی ئاشخانەی سەر بە پارێزگای خوڕاسانی باکوور سەپاند. بە پێی راپۆرتی ڕێکخراوەکانی مافی مرۆڤ ئەو لاوە کووردا بەبێ ئەوەی لە ناڕەزایەتیەکانیدا بەشداری کردبێت لا شەپۆلی دەست بەسەرکردنی بە کۆمەڵی خەڵکدا دەست بەسەر کرابوو. دادگای ئینقلابی ڕژیم لە شاری ئاشخانە بەبێ ئامادەبوونی ئەو هاوڵاتیە لە دانیشتنەکەدا تۆمەتەکانی تێکدانی ئەمنیەتی وڵات و تێکەڵچوون لەگەڵ هێزە سەرکوتگەرەکانی خستوەتە پاڵی. ئەم حکمە نادادپەروەرانە لە سەرەتای مانگی گەلاوێژ 1405 هەتاویەوە بە شێوازی زارەکی پێی ڕاگەیاندراوە و ناوبراویش ناڕەزایەتی دەربڕیوە.
سڕینەوەی ڤیدیۆی ڕێوڕسمی دەرچوونی خوێندکارانی زانکۆی کوردستان. بە پێی دوایین هەواڵەکان دیمەنی ڕێوڕسمی دەرچوونی خوێندکارانی بەشی زانستە وەرزشیەکانی زانکۆی کوردستان لە شاری سنا پاش گوشاری ناوەندامیەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی سڕدرایەوە. بە پێی راپۆرتەکان ئەم کورتە ڤیدیۆیە کە چەند ڕۆژێک پێشەستا بڵاوکرابەوە تەنیا بەشێک لە ئاهەنگ و خۆشیەکانی خوێندکارانی لە کاتی دەرچوونیان لە زانکۆ نیشاندا. زانکۆی کوردستان خۆی لە لاپەڕە فەرمیەکەیدا پشڕاستی کردوێتەوە کە سڕینەوەی ڤیدیۆکە بەهۆی دەستێوەردان و گوشاری ڕاستەوخۆی ناوەندە ئەمنیەکانەوە بووە. دەستێوەردانی هێزانیەکان لە سڕینەوەی ڤیدیۆی خوێندکاران هێمای پەرەسەندنی گشتی سەرکوت و کنتڕۆڵی توندی ئەمنی بەسەر زانکۆدا. ئەم جۆرە هەنگاوانی ڕژیم دەری دەخات کە تەنانەت بەرگەی بچووکترین دەربڕینی خۆشی و بەرنامە ئاساییەکانی خوێندکارانیش ناگرن. هۆشداری نەتەوە یەکگرتووەکان سەبارەت بە بەرزبوونەوەی ڕێژەی لە سێدارەدانی هاوڵاتیان لە ئێران. ڕۆژی ڕابردوو مایساتۆ راپۆرتنێری تایبەتی مافی مرۆڤ لە ئێران هۆشدارێکی توندی سەبارەت بە بەرزبوونەوەی ڕێژەی لە سێدارەدانی هاوڵاتیان و سەرکوتکردنی کەمینە نەتەوەیەکان بە تایبەت کورد و بەلوچەکان بڵاو کردەوە. لا بەیاننامەکەدا ئاماژە بەوە کراوە کە تەنیا لە ساڵی 2026دا لانیکەم 24 هاوڵاتی بلوچ و 22 هاوڵاتی کورد لە سێدارە دراون و ژمارەیەکی زۆری دیکەش مەترسی سێدارەیان لەسەرە. راپۆرتەکان ئاماژە بەوە دەکات کە یاسای ساڵی 2025 سەبارەت بە هاوکاری لەگەڵ ناوەندە ئەمنیەکانی وڵاتانی دژبەری ڕژیم و تاوانە ئەمنیەکان بۆتە ئامرازێک بۆ سەرکوتکردنی سیستماتیکی ناڕزایەتیەکان و سەپاندنی تۆمەتی محارەبە و بەغی بەسەر چالاکاندا. لەم بەیاننامەیەدا بەپەلە داوای هەڵوەشاندنەوەی سزای سێداری 4 بەندکراوی کورد بە ناوەکانی یوسف ئەحمەدی، ڕەئوف شێخ مەعروف، محەممەد فەرەجی و موحسین ئیسلامغا و بەندکراوێکی بەلوچ بە ناوی فەرهاد بەرانزەهی کراوە کە لەژێر ئەشکەنجەدا دانپێدادانی زۆرەملەی لێوەرگیراوە. ئازادی کاتی دوو چالاکی سنفی معەلمان لە زیندانی کرمان. لە ڕۆژانی ڕابردوو دوو چالاکی سنفی معەلمان بە دانانی بارمتەی قورس لە زیندانەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی لە کرمان ئازاد کراون. ئەو دوو هاوڵاتیە بە ناوەکانی محەممەد ڕەزا بێهزادپور و حسین ڕەشیدی پێشووتر لەلایەن دەستگای قەزای ڕژیمەوە بە تۆمەتی هەوڵدان بۆ تێکدانی ئەمنیەتی وڵات لە ڕێگای پێکهێنانی گروپ حکمی زیندانیان بەسەریاندا سەپاند بوو. سەرچاوەکانی هەواڵ ئاماژە بەوە دەکەن کە ئەو دوو چالاکوانە پاش تێپەڕاندنی سێی حکومەکەیان بە بڕیاری دادگای پێداچوونەوەی ڕژیم لە شاری کرمان بە شێوەیەکی کاتی ئازاد کراون. هێرشی بەربڵاوی حوسیەکان بۆ سەر هێزەکانی عەرەبستانی سوعودی لە یەمەن. ڕۆژی ڕابردوو هێزە چەکدارەکانی حوسیەکان لە یەمەن بە ژمارەیەکی زۆر موشکی بالستیک و درۆنی ئینتحاری هێرشی گەورە و بەربڵاویان کردە سەر بنکە و بارەگاکانی هێزەکە هاوپەیمانەکانی عەرەبستانی سوعودی لە ڕۆژهەڵاتی یەمەن. بە پێی راپۆرتی گەیشتوو ئەم هێرشانە بۆ سەر کەمپەکانی ڕوویک لە پارێزگای موەڕیب و ناوچەکانی عەبەر و وەدیعە لە پارێزگای حزومەت کە دەکەونە نزیک سنوورەکانی سوعودیە ئەنجام دراون. یەکێک لە موشەکەکان لە کاتی ڕیزبوونی بەیانیانی سەربازیەکاندا لە کەمپێنی موەڕیب کەوتە خوارەوە بۆتە هۆی کوژانی لانیکەم 38 سەرباز و برینداربوونی دەیان کەسی دیکە. هەروەها میدیاکان ئاماژە بەوە دەکەن کە زیاتر لە 80 برینداری ئەم ڕووداوە گەیاندراونەتە نەخۆشخانەکانی موەڕیب و ئەسوون. هاوکات وتەبێژی حوسیەکان بە بڵاوکردنەوەی ڕاگەیەندراوێک هۆشداری توندی عەرەبستانی سوعودی داوە کە لە ئەگەری وەڵامدانەوەی ئەم هێرشە هێرشەکان زۆرتر دەکەن و ژێرخانەکانی عەرەبستان بە ئامانج دەگرن. قەدەغەکردنی هەڵگرتنی چەک لە دەرەوەی دامەزراوەکانی دەوڵەتی عێراق. ڕۆژی پێنجشەممە 15 گەلاوێژ هاوپەیمانی بەڕێوەبردننی دەوڵەت لە عێراق بڕیارێکی نوێدا هەڵگرتنی هەر جۆرە چەکێک لە دەرەوەی دامەزراوەکانی دەوڵەتی عێراق بە تەواوی قەدەغە کردووە. ئەم بڕیارە لە کۆبوونەوەیەکی شەوی چوارشەمەی هاوپەیمانی بەڕێوەبردننی دەوڵەت بە ئامادەبوونی سەرۆکی هەرێمی کوردستان هەرسێ سەرۆکایەتی عێراق و سەرکردەی لایەنە سیاسیەکان پەسەندکرا. نووسینگەی ڕاگەیاندنی سەرۆکوەزیرانی عێراق بڵاوی کردەوە کە ئامانج لەم هەنگاوە پاراستنی ئاسایش و سەقامگیری وڵات و هێشتنەوەی چەک تەنیا لە دەستی دەوڵەتدایە. هەروە لە ڕاگەیاندراوەکەدا بە توندی هوشداری داوەتە ئەو لایەنانەی کە لە دەرەوەی یاساکانی دەوڵەت چەکیان هەڵگرتۆ جەخت لەسەر ئەوە کراوەتەوە کە ڕووبەڕووی حکمی قەزایی لەلایەن دەوڵەت دەبنەوە.
دوایین هەواڵ پێشکەوتنی دانوستانەکانی نێوانی ڕۆژێمی کۆماری ئیسلامی و ئەمریکا بۆ کردنەوەی گەروی هۆرمز. بە پێی دوایین راپۆرتەکان هاوکات لەگەڵ درێژەی ڕاوێژە ناڕاستەوخۆکانی نێوان ڕژێمی کۆماری ئیسلامی و واشنگتۆن چەندین میدیای نێودەوڵەتی باسییان لە پێشکەوتنی بەرچاوی دانوستانەکان بۆ کردنەوەی گەروی هۆرمز کردووە. بە پێی راپۆرتی ئاژانسی ڕۆیتەرز سەرەڕای ئەم بەرەو پێشچوونانە هێشتا ناکۆکی لەسەر هەندێک خاڵی سەرەکی وەکو چۆنیەتی بەڕێوەبردننی هاتوچووی کەشتیەکان ماوەتەوە و ڕێکەوتنی کۆتایی واژۆ نەکراوە. لە هەمان کاتدا ڕۆژنامەی واڵستریت ڕۆژناڵ بڵاوی کردوێتەوە کە بازاڕەکانی جیهان بە هیوای گەیشتن بە ڕێکەوتنێکی خێرا و چاودێری وردی ئەم پێشاتانە دەکەن. ئەم گەشتبینیان لە بازاڕەکان بۆتە هۆی دابەزینی ڕێژەی نرخی نەوت لەسەر ئاستی جیهان و لەلایەکی دیکەوە هەندێک لە میدیاکانی ناوچەکان وەکو کاناڵی ئەلعەرەبیە ئیدعای ئەوە دەکا کە وڵاتانی نێوەندگەر وەکو پاکستان و قەتەر سەرقاڵی داڕشتنی بەڵگەنامەی کۆتایی ڕێکەوتنەکەن. بینەرانی خۆشەویست گەشتی هەواڵەکانمان پێشکەشکردن هەر شاد و بەختەوەر بن.